والله قوربانی ئەمە دوو ماڵین ئەم دوو ماڵا گەر دوو غاز بەکاربێنی هەر بۆ نان و چێشتیش باوەڕ مەکە بەشی دەڕۆژ بکە ئیتر لە کوێوە بەش بکات وەکو پێویست نییە هەتا ساحەبی ئەمانەبی ئەبێ هەر ئاوا بگەڕێ بەدوایە ئەبێ هەر ڕاکەی چونکم هیچیان تیان نییە هیچ مواسفاتێکیان نییە ئیلا دزی گەندەڵی پارە پەیاکردن هەرچۆنی پەیاکەیەوە مشکلەی نییە ئەو حرامە حەڵاڵە کێشە نییە بۆ ئەو حاجی تۆ دوو بڵ غازە پێ ئێستا هاتووی بۆ ئێرە بم بەیانێ زوو هاتوو ینی خەڵکەیە زووتری هاتووە چەندێکە لە بەردەمی ماڵەکەی خۆتا غازەوە نەگرتووە و ناڵێن بۆ نییە؟ وەڵاهی من 3 مانگی شەوە لە بەردەمی ماڵ خۆمانە غاز بوون ئەوەی زستان هاتێ غاز ناتەوە بەردەمی ماڵین بەڵێ ئەڵێن جار جار تێ بە تەلەفۆن و بە شتانە ئەوەش دەستی من ناکەوێ بەڕاستی ئێمە تۆ چی بکەی لە وڵاتە بە تەمای چی بی وڵاتێک ژێر زەوی و هەموو زێر ئەرزی نەوت و غاز و داهات بێ بەڵام ساحەبی دەستبی ساحەبی ئەمانەبی ئەبێ هەر ئاوابی تۆ چەند مانگە ئاوادی بۆ سەرە بۆ سەرەی غاز وەڵام ئەم زستانە هاتووە هاتوون بۆ ئەیرە بۆ سەر ئەوەی زستان هاتووە من تا ئایسەکی هاتووم بەستر جارێ وایە 15 ڕۆژ جارێ 10 ڕۆژ جارێ 20 ڕۆژ جارێ ئێمە دوو ماڵیشین لە خانات چەنەوە خەڵکێتە ئێرە وەڵاهی لەوانەیە بڵێم لە 5 خەڵگات پێ بووێر 5 بەیانی کە 24 دقە 25 دقە شەوێ مێنێ بەرتەکەوێ ئەم ڕۆژە بەرتەکەوێ وەڵاهی ئەوەش ئەو بەڕێزە ئەزانێکە غازەکە تر جار وایە بەش ناکە بەشی ئەو کەسانە ناگە کە لێ لاوەس هەنێکی بەرێکە هەنێکی ناعیلاج ئەی خاتە سبەینێ ئەی خاتە ڕۆژێکی لێرە بە چەند پڕیەکان لە شوێنی تری بە هەمان شێوە بە هەمان نرخە لە هەمان شێوە بە شوێنی تر نازانم بەس لێرە من ئەوەی کە پڕم کردووە ئەم بەڕێزە هەر بەو سیحرەدایە پێمان بە سیحری غازی ئەوەی کە وەریەکرێ لە حسەکەی خۆیان هەروە باشایی بۆ لە بەنزیخانەکان دەستەکەوێ ئەڵێن ئاسایی دەستەکەوێت لێرە بۆ ئاوا دەست مەساگیان ئەو لە تریباهینێکە بە 700 دینارە تو ئەگەر بتڵێ غاز بکەی من لە پێوەری ئەمە نازانم چەند لیترەک لێ ئایا تۆ بتڵێ غاز بکەی 500,000 ناکەوێ فەقیرەوەی بۆ ئەکرێ ئەی غاز بکڕێ ئەی نەوت بکڕێ ئەی بڕواشت بۆ مناڵەکەی بکڕێ ئەمە فریای چی بکەوێ موچەکەی ئەوش بۆتە مانگ و نیوە بۆتە 45 ڕۆژ مانگ لای ئەمە 45 ڕۆژ ئێستا ئەمە سیاست و ئەژوای خۆیان نامی لە دەبرسیەکەن و تەواو ئەمە پەیوەندی بە حکومەتی شۆنی تۆ بڵێ هەر حکومەت ئەو وەسیری کە ددانراوە بۆ سامانە سروشتەکان خۆی حەقە ئەو بێتە سەرخەت کابرات و هەرڵێ حکومەت وەزیری ئاوادانکردنەوەی حکومەت وەزیری کاروباری کۆمەڵایەتی حکومەت وەزیری ژینگەی حکومەت وەزیری پلاندانان هەیە کووە خۆ خەتای وەزیرانە نییە ئێمە خەتای خۆمانە غازەکەی تێرەوە مەمڕۆ چاوەڕاوە 6 سیارێ هاتووە من هاتوو ڕۆژیکە لە سەعات 6ەوە لێرە هەر بەدەست خۆی جاروای کابرای غازفرۆش خۆی تا تاخیرێکە تا ساعت 7 تاخیرێکەوەی خەڵکە بڕات بۆ دەوام هەیە من دەوام هەیە 8 ڕۆژ ئێتە خۆی خاتە ژوورەوە دوای فرۆشە بە 10,000 ئێتر سوپاس باشە ئێستا ئێمە خاوەنی غازین وا خەریکە غازە فرۆشتن بە دەرەوە فرۆشوشیانە یعنی ئەم خەڵکە دەبێت بەیانیان ئاوا لە دوای نوێژی بەیانیەوە بێت بۆ بڵێ 2 ساعت 3 ساعت بوەستێ ئەمە بۆ ئێمە نییە ئەوەی کە تۆ ئێڵێەوە بۆ بینا و vێلا و ئێمە مەمارەکانی خۆیان ئەجینە بۆ میلەت نییە ئەجینە بۆچی لە بەنزیخانی زای بۆچی دانەوە بەنزیخان تیجاری می مەسوولینە ئەداتێ بە 700 دینار من پڕەکەم بە 700 نابەشی 3 ڕۆژ ناکات لەبەرەوەی نەوت نییە زۆبای غازم کردەوە ئەوش غازەکەی و تەواو ئەمە مەسەلەکە ئەوە هیچی کە نییە ئەوە بەتڵەکەم پڕ کرد و ئەو ئەیساکی ئەڕۆمەوە
باشە تۆ هەر لێرە غاز پڕەکەی یا لە کۆڵانەکانیش ئێستایەت وڵی ماڵەکەمانەوەتە لێرایە ئەبێ هەموو بەیانەیەک من جەپاقلە فرۆشم هەموو بەیانێ بێم سەرە بگرم بۆ بتڵ لێرە پڕکەم ساعت چەندی واللهی تاریک بوو وازام ساعت 6 هاتووم ئەمجا حوتم سەرم بەرگەوتووە حوتم بتڵم بەرگەوتووە لە ساعت 6 بەیانی بە تاریک وڵ بەم سەرمایە ئەوەی هەربوو گیانمە دەرزی لە سەرما ئەدەدانشوین هەتا بتڵێ پڕگەین ئەمە وڵاتی قەزا و قەدەرە قەزا و قەدەرە ئیتر خۆت و شانسە یا بەرتەکە یا بەرێ ناگەوە یا دەرۆ یا ئەکوژە یا ئەمری ئیتر خۆت و شانسە وڵاتی قەزا و قەدەرە جگە لێرە لەکوێی تر غازت دەستەکە والله من چکە ماڵەکەم لێرە نزیکە ئەبێ هە لێرە دەستم لێرە دەستم نەکەوێت هەر نەبێنەوە بۆ پاقلەکە مەجبورم بچم لە بەڵزەکانە بە گرانتر بیکڕم چەندی کڕی لێ واللهی ئەم بتڵی کە لێرە ئەڵێن ئەمانەڵێن بە کیلویە ئەوانەڵێن بە لیترە ئەمە بە 8.5 پڕێەکەی ئەڵێن لەوانە ئەو 8.5 مەسەن ئەوان بە لیترەکە پڕێگەن ئەوان بە 15 ئەکەوێ بەزیخانە لە بەزیخانە 15 ئەڵێن 15 ئەکەوێ ئەڵێن من نەچوم بەس شێ وا ئەڵێن لێرە باسیەکەن ئەنە والله ئێستا خەڵکێک نەتوانێت بێت سەرە بگرێت ینی ئەبێت چی بکات وڵی تر خۆت و شانسە گەس جارێ وایسەکی ئەمڕۆ ئەم بەیانە سێ سیارە هاتووە بەیانی وایە یەک سیارەیەت سی بتڵی پێە ئەوەی بەریکە و بەریکە بەری نەگۆ بێ بڕۆتە بۆ ماڵەوە یەک قسەی خۆشتان بۆ بکەم لێرەیە ئەم وڵاتی و ئەم کوردستانەی ئێمە ئەم کوردستانەی ئێمە بۆ مستەقبل ئەم کوردستانە کورد دەسەگرێ بەسەر هەموو عالەمە بڵێ بۆچی هەموو عالم پێشەکەوێ تەکنەلۆژیا پێشەکەوی هەمووی سەرەکەوی ئەو ئەستێرە داگیرەکە ئەو ئەستێرە داگیرە هەمووی سەرەکەوی سەر عەرز بەجێڵن کورد ئەمێنێتەوە بە تاقی تەنیان لەسەر عەرزە دەست بەسەر هەموو دنیاگرێت ناگاچووگە ئێمە نییە هەتا هەزارەها ساڵ لەمە دوای کەش نییە لەمە دوای کەش هەرە بێ سەرە بگرین بۆ غاز سەرە بگرین بۆ غاز سەرە بگرین بۆنەوە ئێمە بیر لەوەکەینە ئەمە بۆ ئیلفان ئەمە بۆ گیرفان وڵاتان بیر لە تەکنەلۆژیاکەن و هەمووی سەرەکەوە کورد بەجێ ئەمێنێ لەسەر عەرزە بە تەنیا مێنێت بە هەر ئاواسەکە تخوا بڵێ غازم بۆڵن بڵێنەوەم بۆڵن لە عاسمانەوە لە وڵاتان کە پێشکەوتن ئەستێرەکە ناداگیر کردووە. خۆتە غازیا بۆ خەڵک پڕێەکە لەمانێکە چەندێک غاز بێتەوە وڵی تر من لەمانێکە سێ بەتڵ جاری وایە 4 بەتڵ کارەکەین ئەوانەی بۆ خۆگەرمکردنەوە بەکارێنە زیاتر بەکارێنە نەوت بەکارین بەکارێن نەوت بە چەند کڕێم وڵی نەوت بازم بەرمیلێکمان کردی بە 270 دوایەوە بە دەبەژەی کڕمەگەر هین بێت کەوتوت ێستا دەبەدە ینی بەرمیلەکە تاو نەبووە بەسی تر جاروباز لەگەڵ یا 4 دەبە کڕم خۆم وڵاتار خێرخواز بەڕێوێ ئێمە من ئەرەوەڵاگیانەوە کەرەمی خوا و شاسوارە پڵانە هەڵەکەی ئەوش ناوژنە ئەمڕۆ ئێمە حملەیەکمان کردووە بۆ نێشتنی ئەزمەی غاز بۆ ئەو هاوڵاتیانەی کە لێرە سەراگرن ڕاستی تاوەکو ئەو کاتە بەردەوامە بێت کە غاز بڕێکی کەم ئەگاتە دەست پارێزگای شاری سلێمانی چونکە ئەو غازی کە ئێستا گاتە دەست پارێزگای شاری سلێمانی کەمە و بەشی خواستی هاوڵاتیان ناکات ئێمە وەکو کارگەی غازی لەنجاوە ئەمڕۆ توانیومانە 20 سیارە غاز کە ئاگاتە نزیکی 1000 بتڵمان هێناوە دابەشیگەین بەسەر سەرجەم هاوڵاتیانە لێرە بە سعری 8,500 و بە سواسیشەوە سواز بۆ لیژنەکانی قایمقامەتی سلێمانی کە هاوکارمان بوون و بەردەوام لە پشتمانن چەند کۆڵانێکی چەند گەڕێکیان بۆ دەستنیشان کردوین کە ئەمڕۆ غاز لەوێ ناگاتە دەست هاوڵاتیان ئەوەی کە ئەمێنێتەوە ئەیبین بەسەر و هاوڵاتیانەشا دابەشیەکەین ئەم هەزمەی کە هەیە لە ئەنجامی چیوە دروست بە کاکۆچە بزارەکە ئەو ئەزمەیە خۆی ڕاستی لە ئێستا شاری پارێزگای سلێمانی پێویستی ڕۆژانەی بە 400 تۆن غازە بەڵام ئەوەی کە ئێستا گاتە دەستمان 234 تۆن غازە ئەو ئەزمەیە لێەوە سەری هەڵاوە بۆ چارەسەر ناکرێت ینی خۆوەتە غازێکی زۆر هەیە لە سنووری پارێزگای سلێمانی ینی پێشتەوە باسان لەوە کرم خازە ئەچێتە دەرەوە ینی بۆ کوێ
ڕاستی وەکو چوونە دەرەوە ئەو وەزارەتی سامانە سروشتیەکان نەزانێت کە گرێبەستی لەگەڵ کۆمپانیایەوە بەرهێنەر و کۆمپانیای فرۆشیار کردووە ئێمە زانیاریکی تەواومانویا باش لە وردەکاریە نازانی کە چەند تۆن غاز بۆ هەرێم بۆ ناوخۆ دابین کراوە چەندێکیشی بۆ دەرەوە دەرخان کراوە بۆ ئێمە ناتوانین لەسەر ئەوە قسە بکەین تاوەکو بڵێن ئەوەی ئەچێتە دەرەوە ئەو نەشی بۆ ناوخۆی بەڵام ئەو بڕێی کە ئێستا بۆ پارێزگای سلێمانی دابینەکرێ ڕۆژانە 234 تەن غازە. أنا والله عاوز هربي هرباشة أخو هرباشة ورم حكومتي ما حكومة شاكا كاسبة كاسب لك والله خرق على قليلي هيك حكومتها كمان كاسبة كورة بعد في ناشكرين ولا ناشكرين بوي ومان لي ناشكرين كلمة ممتمنوا أنا بيجيبوا ما أخو هذا ولا كمان دائما يشتم أخو بدون ما يجي جارك سوف نزعل كمان يعني ورزنية بطلع غاز ورديتو والله لا بك أو تام هم جارا كديم أم برادر الناسيا وهم داعي وهم جارا قربالو بوينا هاد دنجمو هم جارا داعي بوش ما كاتنا وسارك هو هذا بم حالة مثلا جناب ديبو يعني خلقي تريان غازنات بيشتري هاتا بردمي مالكانتان يسبو دبيتو بيبو ايرا كاك مدوز على هنا بويرا بخوال بر ما جاري وين ديويا جاري واشركي بعملنا ليه ربهم تاخير تا واشركي غوري ريكو بيك بشيك بنك هو بويا هنا بويرا ودوس على من هيدي املير في الريكو عزيز ما تشوف رحمه الله عليه والله ما لا بن لا شويني ترهي وري بقريا هرب لا والله هذا هنا بويرا لا امر دوس على هذا الملايه وصرا والله لا والله هم جارك هنا بدايه انا مرمو عمره لم كاتاهات وغازك ابوي بس دايان مرمو دعي ديمو بوم داني وايبم كي ابي بسريا بوسيتو جناب 8 كتكردوها لو انا خوان في داي سايبه تجبي دبي تاكي خلق لا سريا بوسيتو في شيء وظهر هوا بخوي روز بر خراب تربي صال بصال خذ يوم باش شان ابي مثلا لو ناتي صاحب ماني ام التي كده صاحبي ني او قد يك ابي هر اوابي ئەم غازی کە بۆ هاوڵاتیان دابینێرکرێ بایعیە بەشی هاوڵاتیە ئەوەی کە لە بەنزەخانەکانە فرێشێت توجاریە لە ڕێگەی کۆمپانیا وەرەگیرێت ئەمان لەکوێوە هێنن ئەی کە غاز نەبێ ئەمان لەکوێ هەر هەمومان لە یەک کۆمپانیا وەریەگرین ئەو غازەی کە دابین کراوە بۆ هاوڵاتیان هەر یەک کۆمپانیاماناتێ ئێمە لە ڕێگەی بەڕۆبەراتی نەوت و کانزاکانەوە وەریەگرین ئەوەی بەنزینخانەکانیش لە ڕێگەی کۆمپانیاوە ڕاستەخۆ بە توجاری وەرەگیرێت بەڵام بەداخەوە لە بەنزینخانە ئێستا نزیکی 7,000کەوێت لەلای ئێمە 8,000 نیوە سلێمانی لە زستانە پێویستی بە چەند تۆن غاسەیە و چەندی بۆ دابینەکرێ ئێستا سەرەتاشی شارەتم پێە پارێزگای سلێمانی کە پارێزگای هەڵەبجەی شەهید و ئیدارەی ڕاپەڕین و پێنجوێن و دەشتی شارە زور و چەمچەماڵ و دەربەنی خانمان لەگەڵە ڕۆژانە پێویستمان بە 400 تۆن غازە بەڵام لە ئێستایا 234 تۆن غازمان بەدەستەگات قەینانە کۆتایی پێێت بەداخەوە نەخێر من وای نابینم کۆتایی پێبێت هەر خەڵک ئەبێ هەر سەرە بدرێت وا بڕوات بەڵێ What is that?